بۆ هەموو لایەک بەڕاستی هۆکاری و کۆمەتانی کەوا ئەیکەم لە تۆڕ و کۆمەڵاتیەکانە بۆ ناسینی ئافرەتێک بۆ هاوسەرگیری تەنیا ئەوەیەکەوە حەزەکەم بەدڵی خۆم ژیانی هاوسەرگیری پێک بێنم، بەدڵی خۆمەوە ئافرەتە بناسم بیکەم بە هاوسەری خۆم. چونکە بەڕاستی لەم سەردەمەیە هیچ شتێک لە جێ خۆی نەماوە، نە هاوڕێتی، نە خۆشەویستی، نە متمانە. بەڕاستی قورسە ئەگەر متمانە بە کەسێک بکەی و پێشەوەی بیناسی. بۆیە ژیانی هاوسەرگیری بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە. بەڕاستی من ژیانی هاوسەرگیری پێک نایەنم بۆ ڕۆژ و دوو ڕۆژ. ئەمە ژیانێکە تەهاتایی، ئەمە ژیانێکە لە خۆشی و ناخۆشی پێکەوە بوونە. بۆیە حەزەکەم بە هەوڵی خۆم بگەم بە ئامانجی خۆم. من تا ئیساکە هەموو شتێکم بە هەوڵی خۆم کردووە، بە هەوڵی خۆم بوومەتە خاوەنی هەموو شتێک. بۆیە حەزەکەم ئەم ژیانش بە هەوڵی خۆم دروستکەم. واتە ژیانی هاوسەرگیری لە هەمووی گرنگترە، لە هەموو شتانێکەوە پێی گەیشتومە لە هەمووی گرنگترە. بۆیە حەزەکەم ئەو ئافرەتێکەوە دێتە ژیانی منەوە پێشەوەی هاوسەرگیری لەگەڵا بکەم، بە باشی شارەزای هەڵسوکەوتی بم، بە باشی شارەزای ژیانی بم. بزانم ئەم ئافرەتە لە داهاتووە لەگەڵ هاتووانم بگونجێم یەخود نا. چونکە بەڕاستی من ناڕۆم لە خۆمەوە کەسێکم خۆش بێ، ئافرەتێکم خۆش بێ بێ بیناسم. چونکە بەڕاستی مانای خۆشەویستی زۆر لەوە زیاترە. من بە پەلە بڕیاری لەسەر بدەم. مانای خۆشەویستی ئەوەیە کەوا تۆ کەسێک ئەگەر بزانم لە داهاتووە لەگەڵا بەختەوەرە بی ئەنجا پێی بڵێ خۆشمەوی، نەک خۆشەویستیەکەم سەردەمە کە بۆ 24 کاتژمێرە. بەڕاستی من خۆشەویستیەکەم تەهاتایی بێ، نەک تا سەعات و 2 سەعات. بەڕاستی و لە خۆی گەورە بەزیاد بێ. من حاڵی مادیشم زۆر باشە. خانی خۆمەیە لە شاری ئەولێر لە گەڕەکی هیچکان. داوامەکەشمان لە شاری ئەولێرە لە ناو پەرلەمانی کوردستان فەرمانبەرم لە بەشی کۆمپیوتەر. داوامەکەم ڕۆژانە لە سەعات 8 و بۆ 2:30 لە یەکشەمەوە تا پێنجشەم داوامەکەم. بەڕاستی ئەو ئافرەتێکەوە دێتە ژیانی منەوە دڵنیایەکەم و بەڵێنی پێدەم کە بەختەوەریکەم. بەختەوەری هەرەوە نییەکەوە بلێم سەروەت و سامان، نەخێر. بەختەوەری ئەوەیەکەوە لەگەڵ ئافرەتەیە وەکو هاوڕێبی. بەختەوەری ئەوەیەکەوە لەگەڵ ئافرەتەیە ڕێزی بگری. گرنگترین شت لە نێوان دوو هاوسەر ڕێزگرتنە. ئەگەر ڕێزگرتن نەبێ مانای بەختەوەری هیچ بوونی نییە. بەڕاستی ئەگەر توانیتە لە نێوان دوو هاوسەردا وەکو هەموو کەسێک بە هەوڵی خۆی توانێت لە نێوان دوو هاوسەر ڕێزگرتن دروستکە، لە نێوان دوو هاوسەر بوون منە متمانە بوون دروست بێت. ئەگەر ئەم دوو شێ نەبوو لە نێوان دوو هاوسەر، ئەو هاوسەرگیریە سەرکەوتو نابێ. بەسوپاسی بە هەموو لایەکەکەم. بەڕاستی حەزەکەم ئێوە دڵنیا بن من نیەتی هاوسەرگیری مەیە. هەندێک کەسێک کۆمێتەکە ڕەنگە قسەکانی من بەگاڵتە وەربگرێ، بە سوابەتی وەرگێ، بەڵام من گوێ بۆ کەسانە نادەم. چونکە من ژیانی خۆمە، خۆم باشتر ئەزانم. ژیانی خۆمە، خۆم ئەزانم کە چێکەم بۆ چی ناکەم. من نامەوێ کەسێکی دەوروبەر بڕۆ ئافرەتێکم وەبدۆزێتەوە. منەمەوێ بە هەوڵی خۆم بکەم بە ئامانجەکانی خۆم. من لەوەتی هەموو لەوەتی دروست بووم، بە هەوڵی خۆم گەیشتم بە هەموو شتێک لەخوا بەزیاد بێ. بە هەوڵی خۆم خوێندنم تەواو کرد، بە هەوڵی خۆم لە شوێنێکی باش دامەزرام، بە هەوڵی خۆم بوومە ساحەبخان و بە هەوڵی خۆم بوومە ساحەب سەیارە. حەزەکەم بە هەوڵی خۆشم هاوسەرگیری بکەم. سوپاس بۆ هەموو لایەک، کاتێکی خۆشخواتانە. ڕێزم هەیە بۆ هەموو لایەک.